من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی دەدڵا شیرین. ئەم جارەش بەخشین بۆ میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست، ئێوەیەک کەوا بەردەوام بیرتان لەوەیە کە چۆن بەخشین ماڵێکی هەژاری نەدار دەربخات و بەدڵە میهرەبان و بە سەخاوەتیتان بتوانن هاوکاری و کۆمەچیان بکەن. بۆیە بەخشین ناوەستێ، بەردەوام شار و شارچکەکانی هەرێمی کوردستان و دێهاتەکان بەسەر دەکاتەوە بۆ ئەوەی بتوانین خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباو بکەین. بەخشین ئەو بەرنامەیەکەوە ئێوەی ئازیز و خۆشەویست ساڵانێکە ئاشنای بوون و لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە توانیوتانە هەزارەها خانەوادەی هەژار و منداڵی بێباوک و خاوەن پێداویستی تایبەت دڵخۆش بکەن. بەخشین بۆ ئومێدەوە ئەم جارە سەردانی ناحیەی تەختەقی کردووە لێبوونەتە میوانی ئەم ماڵە بێنازە بێباوکە، ئەم ماڵی کەوا ساڵانێکە پێویستیان بە هاوکاری و کۆمەچیە، بەڵام کەس نەیزانیوە لەم شوێنەدا ماڵێک هەیە و بەم شێوازە شەو ڕۆژ بەڕێەکەن. ماڵێک سەرتاپە لە ناهامەتی و ناخۆشی و ناهەمواری ژیان بەسەر دەبن. بۆیە ئەمانەوێت ئێوەی ئازیز و خۆشەویست، ئێوەی بەبەزەیی بە بەرامبەر منداڵانی بێباوک و هەژارەکان چەند ساتێک لە کاتی خۆتان بگرن بۆ ئەوەی بزانین ئەم خانەوادە پێویستیان بە چییە و چیان پێویستە بۆ ئەوەی بە هەمومان بتوانین هەماهەنگیان لەگەڵا بکەین و ناڕەحەتی و ناخۆشی و ناهەمواری چەندی ساڵیان بۆ کەم بکەینەوە. زۆر جار دانیشم بە دیار مسلسلات و تەلەڤیزۆن کە نە خزمەت بە خۆمان دەکات و نە بە مناڵەکانمان و نە بە هەژاران، بەڵام کاتێک چەند ساتێک بە دیار شاشە دانیشین بۆ ئەوی گوێ بگرین لە ماڵێکی هەژار یاخود ماڵێکی بێباو، ئەوسا ئەزانین هیچ نەبێ بە دوعایەک بەشداری ئەەکەین بۆ دڵخۆشکردنی هەژاران و نەداران. بۆی پێتان ئەڵێین چەند ساتێک لەگەڵمان نابن با بزانین ئەم خانەوادە بێباوک و هەژارە پێویستیان بە چییە و دواتر چ بڕیارێک ئەدەین بۆ ئەوەی ئێمەش بەشدار بین لە هاوکاری و کۆمەچی ئەم خانەوادەیە. بەخشندە و میهرەبان من لە شارۆچکەی تەختەقەم سێهاتی من بەم لەوەیە ساڵێکە پیاوەکەم نماوە. کار پیشەی پیاوەکە چی بوو تا لە ژیان ماوە؟ پیاوەکەم پێشمەرگە بوو، 20 ساڵ پێشمەرگە بوو، نەخۆش کەوت کوتم پڕ بردوام بۆ هاولێر یەکسەر عەمەلیاتیان کرد، دەرنەچوو لەژێر عەمەلیاتە کلیە ڕاوەستا، هەژدوو لە خەستخانە ماوە، یەک کەس یارمەتی نەدا، ئیمکانیاتمان نەبوو بیبەینە خەستخانەی بە پارە.
کەسی یارمەتی نەدا؟ نەخێر ناوەڵە تا پارەمان پێ نەبوو بڕۆ یەک دەرزی بۆ بکڕم 3 منداڵم بە ملۆیە لە خانوو کەوتیم 12 سارە کرێتی مانگێ 106,000 لە کرێ خانوو دەم ناتوان بژێ ژیانیان داوی بکەم دادەیان تۆ چۆن کرێخانەکە پەیداکەی بچ شێوازێ؟ وەڵا پارەکە تۆزێ خەرگ یارمەتیاندام جار مانگانە کرێخانیەکەم پێدابینە کرد خۆتان نەزارن معاش چۆن دێ جارێ 3 مانگ 4 مانگ معاش نەهاتەوە وتت پیاوەکەت 20 ساڵ پێشمەرگە 20 ساڵ پێشمەرگە و پیاکەم یەک شتیشیان بۆی نەکردووە لە کاتی نەخۆشیە لە کاتی وەزارەتی نەخۆشیە. پێشمەرگە ناوەڵە یەک کەس بەشەر یەک یارمەتی کەس نەدا؟ نەهاتووە تەقاپی ناوەڵە بە نەخۆشی بە هیچ شتەچی لە دوای وفاتی خۆی کەسی تر نەهاتووە سەر لە منداڵانە بدا هەدیەکی باشیان بۆ بێنێ یان ناوە. وعدێکی باش بدە؟ ناوەڵە یەک کەس نەهاتووە یەک شتیان نەداهاتێ سونوان نەوە لە حکومەتە هیچ بە هیچ شێوە ژیانی ئەو منداڵانە بە چی ئەڕاتە ڕێوە؟ وەڵا ژیانی منداڵانە بەچی بڕاتە بەڕێوە ئەگەر کەسێک یارمەتیانی دابێت لەوتی باوچیان نماوە دەنەتاوە ئەو 200,000 دینارە بەشی چیتانەکە؟ وەڵا بەشی جێگا بەو گرانیە بەشی عیلاجەکانی من ناکە ئاگە بیکڕم مانگانە خۆش نەخۆشی؟ ئارێ وەڵا خۆم ئینزیلاقمە معدل زەختم فوولە توزانم سەد نەخۆشی من لە هەموو بەرچای هەموو عالەم دیارە 100 جاران دەمبەن بە سیارە دەمفڕێنن بەوە شارانە بەخوا چەند جار هاوسەیەکانم دەمبەن ئێستا بۆ شارانەوە لەم ماڵەدا چەند نەخۆشی تایە چەند خاوەن پێداویستی تایبەتی تایە؟ ئەوە نەخۆشە لەلاک خۆی نەخۆش ئەوە شەلەر دەماغە عادەلێ خوا جسمی تاو نییە زوو نەخۆشەکەی دەبی بیبێ بۆ شارانە بیبێ بۆ عیادا جیانی مەناعەتی دەرسی و دەرمانی نمایەوە 9 ساڵە ئەوە ڕۆچە گەورەی خۆ 9 ساڵ بەڵێ 9 ساڵە 9 ساڵە بەم شێوە بەخێوێت؟ ئارێ وەڵای 9 ساڵە من ئەها بەخێوێکم یعنی هەموو مانجێ دەبی یەک شلی بەس داوی بۆ دابین کەمە من ئارێ وەڵا هەستی نییە قسە و شتی نییە؟ نا چاویشی ئەوە 3 عملیاتم بۆی کردووە ئێستاش چای دای 50 وەرەقەی لێ یەکەن گوتیان چاوی ئەوە داکەین چای بەچی وای داهاتوە؟ چاوی هەر خۆی زگماک بوو چاوەکەیمان دەرکرد بە 2 ملیۆن لە هەولێر ئێستاش پێویستی بە عەمەلیات هەیە؟ خوێنی خۆزاوی لێدات ئێستاش هەر دایمە هەر برینە چایی بەخێراتنی بەرنامەی بەخشین دەکەم لێرە لە ماڵە هەژارە لەو ماڵە هەتیمە ماڵێکی دەستکورتی هەژار هەرچەندێ بڵێ هەژار و کەم دەرامەت جگە لە کەم دەرامەتیەکەیان سەرباری ئەوەش 2 منداڵی کەمەندامیان هەیە جگە لەوەی کە خات و خەدیجە خۆشی هەر نەخۆشی درێژ خایەنی لەگەڵدایە بەڕاستی ماڵێکی هەرچەند برەی هەژارن هەرچەند برەی دەستکورتن لە زروفی ئەمڕۆیە بۆ ئەمڕۆ ئەو کەسەی ببەخشێ و خودای گەورە دێ بەخشێ ئینشاءالله هیوادارم لە خێرخوازان لەو کەسانەی کە بەخشندن یارمەتی ئەو خێزانە بدەن ئەو خێزانە کەم دەرامەتە بەڕاستی زۆر پێویستیان بە هاوکاری و یارمەتی ئێوە هەیە. ژیان لەناو ئەو نەخۆشانە و لەو مناڵە بێباوکانە چۆنە؟ وەڵی هەتا برەی ناخۆشە بۆ من ناخۆشە لەبەرەوەی کەسم ئێستا کەسم لێ لام لێ بکاتەوە بۆم زۆر ناخۆشە کەس نییە ئێستا یارمەتیەکەم بدە کەس نییە لام لێ بکاتەوە یەک کەس داهاتۆ تا ئێستا بۆ بەردەرگای من منداڵەکانم زۆر هەز بەبێ کەسی دەکەن جارەگە کوڕە 3 مانگ ناخەوت بەس داوای داویە کرد وەڵڵاهی مرد لە خەستخانەی هەولێر ئیمکانیاتم نەبوو لێرەوە تەکسێک وەرم بڕۆمە هەولێر نا وەڵڵاهی 1 دینارم پێ نەبوو
خۆم چوون بە هەولێر لەو ماوەیە ئەها زەختم بەرزە بەخوا 300-400 هەزارم دانا جەهاتمەوە دوو خێرخواز یارمەتیاندام چوون بە هەولێر لەو ماوەیە ئەو حەبەی من دەیخۆم لێرە نییە دەی بڕۆم لە هەولێر بیکڕمیان لە سلێمانیان لە شارە گەورەکە ئێستا من ئەگەر نەتوانم پارە عیلاجەکەم دابین کە من دەتوانم جلوبەرگیشان بۆ بکڕم جلوبەرگ بە پارە دەکڕێ یان نەخۆشەکە هەم کاتێک ناتوانم بیامە بۆ سەیرەلی دەچم شڕوو بەگدەینم هەفتێک دوو هەفتە دایان دەمێت لە ماوە هەموو عیادە گرانە بە پارەیە هەر هەمووی ئەو کوڕش بەر بۆتەوە ڕانی بە دوو کردکەوە ئێستا قاچی تەواو نییە دەشەلێ قاچی ژانەکەەوە بەخوا ئیمکانیاتم نەبوو بچم ئیشاعی گەورەی بۆ بگرم ئەوە ڕانی بۆتە دوو کردی دکتۆر گوتی بتە 5 ساڵ ئەگەر وابی دەبێ قاچی پلاتینی بۆ تێکەوی دەناوە چانابی هەر دەشەلێ گەورەش بێ کەوای لەم ماڵەدا هەر چوارتان نەخۆش ئەرە وەڵامە هەر سوارمان یەکمان ساغنین بەس ئیمکانیاتی ئەوم نییە من ئێستا بڕۆمە یەک شوێن شتەکانیان دابینکەم پیاوەکەشم مردیە کۆڵ قەرزار بووم بەخوا وەڵا چەند جار لە مەکتەب یارمەتیان داوە مامۆستایەکانی پاران داوەتین جارێ دانیشم بە تاختەنیە بەبێ کەسی وەک شاید حاڵێک من جیران من ئەمانە بەڕاستی ئاگدارم لە وەزیان خراپە پێویستیان بە خانوو هەیە خانوویان بۆ بکەن و یارمەتیان بدەن لەلایەنی خێرخوازانەوە مستەحقن بەڕاستی چەندی بڵێ مستەحقن وەک نەخۆشی منداڵەکانیان و نەقسانی ئەوە و خێزانەکە ئەو عافرەتەشە خۆی تەواو یعنی تەواو نییە جاگە بکرێتن یارمەتیان بدەن بەڕاستی مستەحقن بە یارمەتیدان یعنی هیچ شتێکیان نییە مەعاشێکی خانیشتنیان هەیە بەڕاستی مەعاشەکانی ژەوە نییە پێدار بکەن کرێ خانیەکانی ڕابزانام دەور 160,000 ینی بەچیا درێتن ناڵە یەک شتمان نیم یەک تەلەڤیزۆنێکمان ئێستا ئەو کچە داوای شتێک دەکەم نیمانەبی دەوین نیمە بچم بۆی بکڕم لەکوێ بێنم بە قەرز کەس نامداتێ ها دەم ڕاوەستم بەشکم خوا دەرکەکمان لێ کاتەوە داوای هەموو شتێک دەکا و کچە نەقوستانە نیمە بۆی دابینکەم بەبێ ئەوەی نەخۆشیشە زمانی نییە بەس هۆشی هەیە داوای شتەکان نیمە بووی بکەم تەلەڤیزۆنەکەم نییە بۆی دابینکەم بۆ خۆی سەیری بکە سەیری پاپا و شتەکەیان سەیری شتی منداڵانە دەکەم نیمە دابینیکەم بووی ئەوەندە خەم و خەفەتم هەیە لە پارەوە منوە ئەگەر وام ئەهام بەسەر هاتووە معادەلی خواوە لە دکتۆران دەگەڕێم بۆ خۆم زۆر زەحمەتە بۆ من بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 11 0 965 زۆر پێ خۆشحاڵین خدا پاداشتان داتەوە بەڕاستی خێر و ئەزری ئەم ئیشە پێوە هەستان بەڕاستی تەواو نابێ ئەم ئافرەتە سێ منداڵی هەیە منداڵەکیان زۆر نقستانە ئیمکانیات هەر نییە 200,000 مەعاشە لە کرێخانە بە 160,000 هیچ داهات و دەرامەتەکیان نیە ئێمە لەدێر بەڕێز مەلا میرزا و خزمان و هاوکاری هەموو تەختەق هەستاین بە دابینکردنی زەوێت زەوێتەمان بۆ دابینکردێت داوا لە بەرنامەی بەخشین دەتێن داوا لە هەموو خێرخوازان دەتێن ئەو دەی لە توانەتەدا زەمیرە قبولی ناتە ئەو منداڵان ئیمکانیاتیان هیچ وارداتەکیان نییە یعنی دەبێت و هاوکاری بکەن ئینشاڵڵا بە هیمەتی هەموو لایەن خدا پاداشتی هەموو لایەنەوە خانێکیان بۆ دابینکەن بەڕاستی زۆر پێویستە و داوا لە هەموو خێرخوازان دەکەم بە هەنای ئەو ماڵەوە هیچ ژیانێکیان نییە
زۆر لابتاش زۆر لابتم پێداکە بەچم متابین ئێمە جیران ئەمە بزمان باش بی ئەوە هەر بەچم متابین دادەگیان داوە چێ لە خێرخوازان چیدا ئەم بۆ بکەن واللهی داوام ئەوەیە عەرز دەچان بۆم کڕیوە خێرخواست داوام ئەوەیە بۆم کەنە خانوەک بەشکم ئەمیش لە کرێسیاتی نەجاتم بێ مانگێ ئەو هەمە پارە دەدەم داوام ئەوەیە خانوەکم بۆ بکەن نەجاتم دان لە کری خانم ئەو سێ منداڵە بێ باوکە کەسیانیان لایەن لێ بکاتەوە داوام ئەوەیە ئەو خێرخوازانە یارمەتی من دەدەن بە زەویان بەو منداڵانە دابێتەوە من نەجات دەن لەو تەنگەژیە بەشکم فەڕاحەتێک دێتە دڵمانەوە خوا خێریان بنووسێ هەر کەسێک یارمەتی من دەدا هەر کەسێک بە 250 یارمەتی من دەدا نەک بە زۆر لا لەو سێ منداڵە بکەنەوە ئەو منداڵانە نەجات دەن لە کرێخانە دەستخۆشی لە بەرنامەکەی ئێوە شەکەم کە باوەی بەرنامەکەی ئێوە زۆر کەس ئاگادار دەبێتەوە ئەو ماڵە هەژار و ئەو ماڵە کەم دەرامەتانە دەناسێ ئەو ماڵە هەتیمانە دەناسێ خدا پاداش تێم و لایەکتان بداتەوە دووبارە داوە لە خێرخوازانەکەمەوە کە هاوکاری بکەن وایە هاوکاری بەرنامی بەخشینش بکەن بۆی ئەوانش بتوان لە ڕێگەی خۆیانەوە ئەو ماڵانە با هەموو کەسان بناسێنن کە پێویستیان بەو هاوکاریەیە بە خێراتتان دەکەم دەستان خۆش بێن داوامان لە خێرخوازان ئەگە هەر کەسێکە دەیەوێت خێر بکات و دەوێت بۆ ماژی ڕەمەزانە خێر بکاتن ئەوانە ببینێتن مستحقن بەڕاستی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء وسيد المرسلين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين پێشەچی بە خێراتنی بەرنامەی بەخشین دەکەین کە ئەمڕۆ ئەزیەتتان کێشا و هاتن بۆ شارۆچکەی تەختەق ئێمە ئێستا لە گەڕەکی ئاشتی لە یەکێک لە ماڵە هەژارەکان دانیشتوین و بە شایەدی جیرانەکانیان و ئەم بەڕێزانەی کەوا دانیشتون منوەکو مامۆستایەکی ئاینی شارۆچکەی تەختەق لە خوتبەی ڕابردوو ئەو مجموعەی ڕابردوو ئێمە داوامان لە خێرخوازان کرد بڕێک پارەیان بۆ ئەم ماڵە هەژارە ئەم هەتیوانە سێ ئەتیمی هەیە ئەم ئافرەتە بەڕێزە لە دیار ئەم سێ یەتیمە دانیشتووە بە شایەدی ئێمە و بە شایەدی گەڕەکە و خەڵکی موسڵمانی تەختەق دانیشتووی تەختەق ئەم ئافرەتە بەڕێزە لە کرێچیە کرێی مانگانەی خانۆکەی 106,000 دینارە خێرخوازی تەختەق بە تایبەت کاگ عومەری بەڕێز کاگ محەممەد مامۆستا بەهرام زیاتر خەڵکیان ئاگادار کردەوە خەڵکی خێرخوازی تەختەق هەستان بە کۆکردنەوەی بڕێک پارە بۆ کڕینی زەویەک ئەم زەویە کە بۆ ئەم
یەتیمانە و ئەم ئافرەتە یا ئەو ماڵە هەژارە کراوە 200 مەترە بە دەفتەرێکیان کڕیوە بە پارەی خێرخوازی زەویەکەمان حازرە بۆیە ئێمە داوا لە بەرنامەی بەخشین دەکەین و هیمەت بکەن و بە یارمەتی خوای گەورە و بە یارمەتی خێرخوازان بۆ ئێمە لێرە داوا لە خێرخوازان دەکەین کە یارمەتی بەرنامەی بەخشین بدەن بۆ ئەوی ئەوانش بتوانن ئێمە وەکو شاید حاڵێک بۆ بەرنامەی بەخشینش لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکەیانەوە بینیمانە چەندین خانیان بۆ ماڵی هەژار دروست کردووە هیوادارین و داوا دەکەن ئینشاءالله لەم کارەشیان لە شارۆچکەی تەختەقیش خانوویەک بۆ ئەم ماڵە هەژارە ئێمەوە بە چای خۆمان دەبینین و لەو ماڵە دانیشتوین سێ یەتیمن یاوە یەک لە یەتیمەکانیش ماشەڵڵا زۆر نقستانە یعنی کەم ئەندامە کەم ئەندامیەکەشی یعنی ماشەڵڵا برین دەرەجەی چەندی لۆ دابنەی هەر زیاترە لەبەرەوەی لە چەند ڕوویەکەوە نقصانی هەیە کەواتە ئەم ئافرەتە بەڕێزە کەم ئەندام بەخێو دەکات و لەلایەنی مادیەوە سفرە هیچی نییە بۆیە ئێمە داوا لە خێرخوازانی موسڵمانی کوردستان دەکەین یارمەتی هەژارانیان زۆر داوە بەڵام بەردەوامن لە بەخشین داوایان لێ دەکەین چونکە هەر کەسێک لە بەخشین و دەستکراوە بێت خوای گەورە بە بەردەوام پێی دەبخشێت و دەوڵەمەندی بەڕێز ئەی ئەو کەسێکەوە خێرخوازی ئەو کەسێکەوە دەتەوێت خێر بکەیت و بە بەردەوام ببەخشیت دڵنیا بە لەوەی کە مارەکەت کەم ناکە دڵنیا بە لەوەی کە خوا سبحانه وتعالى بە چەندین قات تەعویزت بۆ دەکاتەوە چونکە خوای گەورە بە دەقی قورئان دەفەرمێت وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازقين خوای گەورە دەفەرمێ و ئەو کەسێکەوە دەبەخشێت لە پێناوی خوا و خوای گەورە لە دنیادا بۆی پڕ دەکاتەوە یان لە قیامەت خوای گەورە ئەیکا بە ئەجر و ساوابەشی زۆر بۆ ئەوەی بە بەهەشتی پان و بەرینی شاد بکە وهو خير الرازقين وخوا چاکترین ڕسەقدەرە بۆ بەندەکانی و لە دوای یارمەتیدانی هەژاران پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم دەست بەسەری یەتیمان دابهێنە کەواتە ئەو کەسێکەوە یارمەتی یەتیمان دەدا ئەو کەسەی چ بە خواردن بێ چ بە دروستکردنی خانوویەک بێ بە هەر جۆرێک لە جۆرەکان کەواتە ئەو مرۆڤانە ئەو جۆرە بەندانەی خوای گەورە دڵیان نرم دەکا و هەم لە دنیا خوای گەورە بەختەوەری ژیانیان دەکا و هەم لە قیامەتیش خوای گەورە ئینشاءالله بە بەهەشتیان شاد دەکا بۆیە براکانم موسڵمانانی بەڕێز خێرخوازانی ئازیز لە بەخشین دەست مەگرەوە ئەوەندەی کەوا لەو دنیاە کە هەتا بە بەردەوام ببەخشە هەتا خوای گەورە سبحانه وتعالى بە ئێمەش ببەخشێ بۆیە داواتان لێ دەکەین یارمەتی ئەم مناڵە هەژارانە ئەم یەتیمانە ئەم خوشکە بەڕێزە پیاوەکەی مردووە و ئەمری خوای کردو ئێستا بە تەنیا ماوەتەوە کەواتە توانایی بەخێوکردنی ئەو سێ مناڵەی نییە و لەگەر ئەوەش باوەسە لە سەرەتا باسمان کرد و خانووی نییە بەڵکو ئینشاءالله بەرنامەی بەخشین خانوویەکی بۆ دەکات و ئینشاءالله بە هاوکاری خێرخوازانی بەڕێز من لێرە دووبارە داواتان لێ دەکەم بەرنامەی بەخشین ئەگەر ئێوەش یارمەتیان نەدەن ئەوانش توانایان نییە ئەم کارە جوانە بکەن بەڵام ئەگەر ئێوەی خێرخواز یارمەتی وانش بدەن ئەمانش دەتوانن چکە بینیمانە لە کوردستان لە زۆر شارەکانی کوردستان خانوویان بۆ هەژارەکان دروست کردووە ئەنجا برا بەڕێزەکانم خێرخوازانی بەڕێز تۆ بتوانی خۆشێک بخەیتە ناو دڵی مسلمانێکەوە جا چ بێوەژن بێ چ یەتیم بێ چ هەژار بێ کەواتە خوا سبحانه وتعالى گەورەترین کردار بەلای خواوە خۆشەویستترین کردار بەلای خواوە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەمە یەکەوە خۆشیێک بخەیتە ناو دڵی هەژارێکەوە کەواتە خۆشی خرایتە ناو دڵی ئەم ئافرەتە بەڕێزە ئەمڕۆ بە میوانداری ئەم بەڕێزانێکەوە ئەمڕۆ لە ماڵی ئەم ئافرەتە میوانن هیوادارین خوای گەورە ئینشاءالله سەرکەوتویان بکا و لە کارە جوانەکانیان و خێرخوازانی بەڕێز ئێمەش داوای مۆفەقی و سەرکەوتن و خوای گەورە ماڵتان بە زیاد بکا و ماڵتان پارێزگار بکە فلهم أجرهم
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. ئەوەی کە بۆ ئێوەمان گواستەوە چیرۆک و بەسەر هاتێکی ڕاستەقینەی ئەم خانەوادە هەژار و ئەم منداڵە بێباوک و ئەم خاوەن پێداویستی تایبەت و ئەم نەخۆش و ئەم کرێکیانە بوو. کاتێک ئەو هەموو پێناسەیە لە ماڵێکدا کۆ ئەبێتەوە هەر بە قسە خۆشە و بە چەند دەقیقەیەکدا بۆ ئەوەی باس بکەین. بەڵام بێنە بەرچاوی خۆتان ئەم خوشکە بەڕێزەمان سەرڕای نەخۆشەکەی خۆی ئەم مناڵەشی قاچی شکا و ڕەنگە ماوەیەکی تر پێویستی بە نەشتەرگەری بێت خۆی باسی ئەوەی کرد تەنانەت پارەی تیشکی نییەکەوە بگرێ بۆ منداڵەکانی لەلایەکی ترەوە خەمی بێباوکیان و لەلایەک ترەوە هەموو مانگێک ئەبێت بیر لەوە بکاتەوە کرێی خان و ئامادە بکات. ئەمانەی کە باسی ئەەکەین بەدەم خۆشە بەڵام کاتێک لە خانەوادەیەکی ئاوا کۆ ئەبێتەوە دڵنیابن ئەبێ بە کێوێک و ناڕەحەتی و ناخۆشیەکان ئێجیا زۆرن و زۆریش بۆی ئێوەی خێرخواز و بەخشندا کاتێک ماڵێکی بەم شێوە ئەبینن بێ باوک نەخۆش خاوەن پێداویستی تایبەت کرێکی دڵنیام لەوەی لەم مانگەدا لایەن لێەکەنەوە بۆ ئەوەی لە زووترین کاتدا بەشێک لەو هەموو مەینەتەی تووشی ئەمدادە بەڕێزەمان بۆ کەم بێتەوە و ئاسوودەیی و خۆشبەختی ڕویان تێ بکات و ئەم فیلمێسکی ئەمدادەمان وشو بکەین و تۆزێک زەردەخەنە و خۆشبەختی بگەڕێت بۆ ئەم منداڵە بێ باوکانە. ئێمە لە شارۆچکەی تەختەقەوە ئەم ماڵەمان بێ ئەوە ناسان داوەتان لێ ئەەکەین بە هاوکاریەکانتان بە دڵسۆزیتان بە میهرەبانیتان ئەو زەوەی کە هەیەە لە ڕێگەی ئەو خێرخوازانەوە لەم سونە بۆیان کراوە بۆیان بکەن بە خانوێک و لەگەڵ دابینکردنی تەواوی پێداویستی ناوماڵ و کێ ئەوێت ببێ بە ڕەفیقی پێغەمبەر صلی الله علیه وسلم با هاوکاری و کۆمەچی ئەم ماڵە بکات و موچەیەکی ماگانیان بۆ بڕێتەوە. ئێمە لە بەخشینەوە چاوەڕوانی هیممەت و هاوکاری و کۆمەچی و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستین. ئەم منداڵانە با لەوە زیاتر بێناز نەبن و ئەم خوشکەشمان با لەوە زیاتر خەفەتبار و ناڕەحەت نەبێت. داوەتان لێەکەین لە زووترین کاتدا هاوکاری و کۆمەچەکانتان بگەین ببەخشین بۆ ئەوی بەخشینش ئەم ماڵە وەکو ماڵەکانی تر خۆشگوزەرانی و خەندە و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ ساڕژ بکات و ئاسوودەی و خۆشگوزەرانی ڕوان تێ بکات. تا بەرنامەیەکی تر و تا ماڵێکی تر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ.